شانازیەکی دیکەی مەزنتر ئەوەیە کە پارتی بوون و کوردایەتی بوون هاوتان ئێستاکە لە کوردستان. ئەم شانازیە بەبەر هەموو کەسی تر نەکەوتیە، ئەو شانازیە بەبەر لایەنەکانی تر نەکەوتێ لە کوردستان. ئەمە گەورەترین شانازی و گەورەترین شەرەفە بۆ ئێمەی پارتیەکان و ئەوانەی لە پشتی حیزبەکەی خۆیانن بۆی پارتی هەمیشە لە لوتکەدا بهێڵنەوە. ئەم شانازیە بەبەر هەموو ئەو دڵسۆزانە دەکەوێت. لە لای پارتی دموکراتی کوردستان قەزیە گەورەکەیە، کوردستان استراتیژێتی پارتیە، ئەوەیە جیاوازی پارتی لەگەڵ لایەنەکانی دیکە. لە لای پارتی تەنها بەرژەوەندیەکانی پارتی لە چوارچێوەیەکدا نابیندرێ، پارتی خۆی لە ناو بەرژەوەندیەکانی گەلی کوردستان و لە ناو بەرژەوەندیەکانی کوردستان بە شێوەیەکی گشتی دەبینێتەوە. بۆیە ئەوەشیان شانازیەکی دیکەیە بەبەر پارتیەکان دەکەوێت. لۆیە هەمومان لە چوارچێوەی ئەو شانازیانەی بەبەر پارتی دموکراتی کوردستان و خەڵکی کوردستان دەکەوێت لە چوارچێوەی پارتایەتی بوونمان هەنگاو دەنێین بەرەو هەڵبژاردنێکی گرنگ و چارەنووساز بۆ گەلی کوردستان، ئینجا بۆ کۆی عێراق بە شێوەیەکی